سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان لە ڕادیۆی دەنگی گەلەوە هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەشەکەین بیسەرمان بن. محەممەد ئۆجلان برای ڕێبەر عەبدوڵڵا ئۆجلان و پارێزەرەکەی مەزلوم دینچ بە داواکاری ئەنجامدانی دیدار سەردانی داواکاری گشتی کۆماریان لە بۆرسا و بەڕێبەرایەتی زیندانی ئیمرالی کردووە. عەلی کۆنار برای عومەر خەیری کۆنال، پۆڵات یڵدرم، حاملی یڵدرم و مەلیحە چێتین و خوشکی وەیسی ئاکتاش کە ئەوانەی زیندانی ئیمرالی زیندانی کراون سی دیدار داواکاری چاوپێکەوتنیان پێشکەشی داواکاری گشتی لە ئیمرالی کردو. پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدە ڕێزان ساریجە، ڕازێ ئوستورێک، فایق ئوزگور ئەرۆڵ، مەزلوم دینچ لەبەر جەژنی ڕەمەزان بۆ چاوپێکەوتنی پارێزەران لە ڕۆژانی 8 و 12 نیساندا سەردانێکی نوێیان کردووە. لە 25 ئاداری 2021ەوە هیچ زانیارێک لەبارەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجلان و تاوەکو ئێستا بەردەست نییە. ماڵپەڕی گەریلا تیڤی دیمەنی خستنە خوارەی فڕۆکێکی بەفڕۆکەوانی دەوڵەتی تورکی لە جۆری ئەنکا لەلایەن گەریلاکانی ئازادی لە ئاسمانی زا بڵاو کردوتەوە. ماڵپەڕی گەریلا تیڤی دیمەنی خستنە خوارەی فڕۆکێکی بەفڕۆکەوانی دەوڵەتی تورکی لە ئاسمانی چارەش لە زا بڵاو کردوتەوە لە دیمەنەکاندا مەژە بۆ درەوە کە ئافرۆکەکە لە جۆری ئەنکایە. گەریلاکانی ئازادی لە یەکیاداری ئەمساڵۆ لە ئاسمانی چارەش لە ناوچەی بەرخۆدانی زاب خستوانەتە خوارەوە. لەگەڵ پێشکەوتنە سەربازەکان لە گیاندا گەریلاکانی ئازادیش لە چوارچێوەی بەرگری ڕەوادا توانیوانە دەرفەتیەوە بۆ بڕەخسێ کە لە ئاسمانی هەرێمەکانی پاراستنی بەندیاو بە ڕووی داگیرکەراندا دابخەن بە پێڕاگەنراوی ناوەندی پاراستنی گەلنەپەکەش کە لە 20 مانگی ئاداردا مزگەنی جەژنی نەورۆزیان ڕاگەیاند و تێداهاتوە کە گەریلاکانی ئازادی لە ماوەی 13 مانگی ڕابردوودا 15 فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک لە جۆرەکانی ئاکنجی، بێرەقدار، ئەنکا، ئاکسۆنگور خراوەتە خوارەوە. دەوڵەتی تورک تۆپبارانی سنووری منبەجی کرد. دەوڵەتی تورک و چەتەکانی درەنگانێکی شەوی ڕابردوو بە 25 گول لە تۆپبارانی باکوور و ڕۆژاوی منبەجیان کردووە. ناوەندی ڕاگەیاندنی ئەنجومەنی سەربازی منبەج لە بارەی تۆپبارانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر سنووری منبەج لە درەنگانێکی شەوی ڕابردووە ڕاگەنرایەکی بڵاو کردوتەوە. وەک لە ڕاگەنراوەکەدا هاتووە کاتژمێر 12 خولەکی شەوی ڕابردوو دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی گوندی دەندەنە و سیادیان لە باکوور و ڕۆژاوی منبەج کردووە. ئاماژیان بۆ شتاوە 22 گول لە تۆپ لە گوندی دەندەنە و سێدیکەش لە گوندی سیادە کەوتونەتە خوارەوە. جێگای ئاماژەیە دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوام لە تۆپبارانکردنی ناوچە خزمەتگوزاری و نیشتەجێبوونەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ چەندین هاوڵاتی مەدەنی شەید بوو بریندار بوون تاوەکو ئێستاش جیهان لە ئاسیا و دەستدرێژیانە پێدەنگە و ڕێگریان لێ نەکردوون. لە شام 3200 واژۆ بۆ ئازادی ڕێبەر ئۆجلان کۆکرایەوانە. کۆمیتەی دەست پێشخەری گەل بۆ ئازادی جێسێ ڕێبەر ئۆجلان لە شام کۆتایان باڵمەتی کۆکردنەوەی واژۆ هێنا و ڕایان گەاندووە زیاتر لە 3200 واژۆیان کۆکردوێتەوە. لە ئاگەڕێکی زۆراڤای شامی پایتەختی سووریا کۆمیتەی دەست پێشخەری گەل بۆ ئازادی جێسێ ڕێبەر ئۆجلان لەبارەی هەڵمەتی کۆکردنەوەی واژۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا حەسەن عەبدوڵڵا ڕایگەیاند کە سەرجەم ناوچە و گوندەکانی شام بەشداری هەڵمەتەکە بوون چونکە خەڵکی شام گەیشتونەتەوە باوەڕێی کە پڕۆژەکەی ڕێبەر ئۆجلان تاکە ڕێگەی چارەسەریە بۆ کێشەی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەها ڕایگەیاندووە کە هەڵمەتەکەیان لە شام کۆتایی هاتووە توانیوانە 3200 واژۆ کۆبکەن و بۆ ئازادی جەسێ ڕێبەر ئۆجلان. واجەختیشان لە خاوەنداریکردن لە نرخ و میراتی شۆڕشگەری ڕێبەر ئۆجلان کردەوە لە پێناوبەتێنانی ئازادی جەسەیی ڕێبەر ئۆجلاندا. دەم پارتی تانە لە ئەنجامی هەڵبژاردننی شارەوانی بەدلەیسەدا. وێڕای ئەوەی ئاکەپە هەزاران سەرباز و پۆلیسی گواستەوە بۆ بەدلەیس و دەنگیدا 2018 دەنگی دەم پارتیشان بە هەژمار نەکراو لە قەڵەمداوە. بۆ ڕێخستنی دەم پارتی لە لیژنەی باڵای هەڵبژاردننی سکاڵان تۆمارکرد و داوای دووبارە ژمارەوەی دەنگەکانیان کردووە. هەڵبژاردننی شارەوانی بەدلەیسە ئاکەپە هەزاران پۆلیس و سەربازی خۆی گواستەوە بۆ دەنگدان. لەو شارەشدا ئاکەپە 8900 دەنگ و دەم پارتی 8702 دەنگی بەدەستهێنا. وێڕای هزاران سەرباز و پۆلیس و دەنگدانیان بە ئاکەپە لە بەدلەیس جیاوازێکە تەنها 188 دەنگ بووە. هاوکات 2018 دەنگی دەم پارتیش بە هەژمار نەکراو لە قەڵەمدراوە. لە پێناو دووبارە ژمارنەوەی دەنگەکان لە هەڵبژاردننی شارەوانی بەدلەیسا ڕەخستنەوەی دەم پارتی لە بەدلەیس سەردانی لیژنەی هەڵبژاردننی شارەکەیان کرد و سکاڵایان تۆمارکرا بەڵام ڕەتکراوەتەوە بۆیە دەم پارتی سەردانی لیژنەی باڵای هەڵبژاردننی کرد و سکاڵایان تۆمار کردووە. توندوتیژەکانی پۆلیسی تورکیش بەرامبەر بە گەل شەرمەزار کرا. یەشگری ئاشتی کۆمەڵی مافی مرۆڤی ئیهەدا هەوڵی کتەدای سیاسی ئاکەپیان هەڵبژاردننی وان و توندوتیژەکانی پۆلیسی تورکیا لە دژی گەل شەرمەزار کردووە. کۆمەڵی مافی مرۆڤی ئیهەدا لە شارەکانی تورکیا و باکوور و کوردستان یەشگری ئاشتیان ئەنجامدا لە دژی هەوڵی کتەدای سیاسی ئاکەپە لەوان توندوتیژەکانی پۆلیسی تورکیان لە دژی گەل شەرمەزار کرد. لە شارەکانی ئەنقەرە، ئەدەنا، هاتای، سرت و ئێلەح ئەندامانی کۆمەڵی مافی مرۆڤ ئیهەدا وەلقی
شارەکان لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی دەم پارتی و وەرپرسانی کۆمیسیۆنی یاسا و مافی مرۆڤ بەرامبەر بە شکنجەدان و دەست بە سەرداگرتنی و کەسانی کە دژی کوتەدا سیاسیەکانی شاریوان ناڕەزایەتیان دەربڕی و کۆبوونە و بە دروشمی بۆ ئاشتی کۆمەڵاتی بە توند و تیژی و ئەشکنجە نامێنێ ڕێز لە ئیرادەی گەل بگیرێ کاردان و نیشاندرا و سیاسەتی توند و تیژی و ئەشکنجەدان شەرمەزار کرا. پرۆژەی هەژماری من کە لەلایەن مەسرور بەرزانی سەرۆکی ماوەبەسەرچووی حکوومەتی هەرێمە سەپاندوێتی بەسەر فەرمانبەران و موچەخۆراندا ناڕەزایەتی زۆری لەناو موچەخۆران دروست کردووە ئەو پرۆژەی ڕەت دەکەن چونکە پێیان وایە پرۆژەکە بۆ دەست بە سەرداگرتنی موچەی موچەخۆران و خۆدەوڵەمەندکردنە لەسەر گیفانی موچەخۆران. هەژماری من خۆی لە بنەڕەتایە بە ئەلکترۆنیکردنی موچە کارێکی باشە، بەڵام ئەوەی کە ئەمانێکەن ئێمە ڕەتیەکەینەوە لەبەرچی لەبەرەوەی شایانی متمانە پێکردن نییە، لەبەر ئەوەی ئەوان پێش ئەوەی بکرێ بەکار بە ئارەزوی خۆیان یاریان بە قوتی خەڵک کرد. ئێستا کە ئەکرێ بەکار ینی لە بەردەست خۆیەتی بە یەک کلیکێ موچەکەت لای خۆی پاشەکەوتەکە هەر جاری بە ناوەیەک یاری بە قوتی خەڵکەکەن. ئەتوانەیە بۆ نمونە هەموو باج و دەرامەتەکان هەموو ئەو قەرزانی کە لای هاوڵاتیە بە یەک کلیکە لە موچەکەتی ببڕێ، هیچ دەسەڵاتی شت نییە. ئێمە بۆیە ئەوە ڕەتەکەینەوە لەبەر ئەوەی متمانەمان پێ نییە. حکوومەت لەوەتی ئەمە بیرماندێ زۆر شتی تاقی کردووەتەوە، زۆر جار ئەوەی کەویست بێتی جێبەجێ کردووە، بەڵام ئەمەیان بۆ ناچێتە سەر لەبەرچی لەبەرەوەی تەواو خەڵک گەشتووەتە بینەقاقای، لەبەرەوەی کە خەڵک تەواو تووڕەیە هەموو هەوڵی خۆیانەدەن بۆی ئەمە جێبەجێ بکەن، بەڵام ئێمە بەمە ڕازی نین. خەڵکیش ئێستا وشیارترە، زۆرینەی خەڵک لەوەتی کە ئەم پرۆژەی دەستی پێکردووە هەر لە چۆنچەماڵایە 600 کەس زیاتر ئیمزای کردووە. یعنی ئەگەر ئەمە بەردەوام بێ زۆر زیاتر خەڵک ڕەتی ئەکاتەوە، دواتر ئەمە ئەگەڕێتەوە بە دادگای فیدراڵی ئەوان بڕیایی لەسەردەن، بەو هیوای ئینشاڵڵا ئەمە سەر نەگری و ڕەت کرێتەوە. ئومێدمان هەیە بەڵێ، چونکە دادگای فیدراڵی تا ڕادەیەک ئەوەی سەلمانووە کە لە بەرژەوەندی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم بڕیارەدا حکومەدا، بۆیە هیوادارین ئەوەشیان لێ چاوەڕێکین کە ئەمە ڕەت کرێتەوە، چونکە بە هیچ شێوە لە بەرژەوەندی خەڵکانیە. هەژماری من وەک فەرمانبەرێکی حکومەت من هەژماری من ڕەتەکەمەوە. هەژماری من هەچەند سەیری ئەم هەژمارە ئەکەم، هەژمارەکەی وەک سمای هەڵشۆیی وایە، باوەڕەکەم لە ناو هەژمارەکە هیچی تیان نەبێ. بۆیە من ئەوەی تەنها پارتی نەبیاڵێ وەڵا هەژماری من قانجازمە، هەژماری من ئەقلم هەر نایگرێت، دوورە لە ڕاستیوە درۆیە، خەڵک معاشی وەرگردووە، معاشی خەڵکم بینیوە ئاخوداخ و دڵی تیا بووە، آخر پارەی بەغاکەی ئاخوداخ و دڵی تیا بووە. بۆیە ئەمانەت درۆوەکەن. هەژماری من قابل خۆیان هەژمارەکان وەک سمای هەڵشۆیی وایە، خوا شاهیدە پاریتیان نییە، بەس خەریک درۆیە، خوا شاهیدە لەوەتی بیان ناسم، بەس خەریک درۆن. هەژماری من حکومە دووە نازام ئەم جارەدا بەزی وەڵام من هەواڵێکی خۆشم بێ و کەس خۆی نەکا بەخاوەنی تخوا ئەوە بڕیار بوو، تو زادی خواوە بڕیار بوو، بەس دەوای پارەیە کرد لە خەڵک، شتێکم نەبینی بۆ خەڵک بێکرێت ێم مژدا ئەوە من ئەم مانگە معاش مانگی دووتانە دەم. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێ موچە و خزمەتگوزاری مافێکی ڕەوای هاوڵاتیانە وەکو چۆن باجۆ ڕسومات و زەریبە ئەرکە لەسەر هاوڵاتیان دەشڵەن چارەسەری موچە نەدەستکەوتە و نەموزایەدە هەڵدەگرێت. عەباس فەتاح ئەندامی سەرکردایەتی یەکێتی لەبارەی دۆخی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە فەیسبووکی خۆی نووسراوێکی بڵاو کردەوە باسی لەو بڕۆ کە موچە و خزمەتگوزاری مافێکی ڕەوای هاوڵاتیان وەکو چۆن باج و ڕسومات و زەریبە ئەرکە لەسەر هاوڵاتیان وتی شێتی پێویستە داوای لەبوردن لە هاوڵاتیان و سوپاسی خۆراگری موچەخۆرانی هەرێم بکەن وەکو ئەرکی سیاسیان کە چەندین ساڵە بەکات و ڕێژەیەکی نادیار موچە وەردەگرن. و ئەو سەرکردەی یەکێتی دەڵێ چارەسەری موچە نەدەستکەوتە و نەموزایەتە هەڵدەگرێت. ئەمە لە کاتێکدا کە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی شوبات و ئاداری موچەخۆرانی هەرێمی کوردستانی ناردووە، بەڵام بەرپرسانی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێمی کوردستان وەکو دەستکەوت بۆ خۆیانی وێنا دەکەن. نوێترین بەرهەمی هونەرمەندی گەنجی ڕۆژهەڵاتی کوردستان ئومید بە ناوی کینە ئەم بڵاو کرایەوە کە لە شێوەی ڕاپە و ڕەگ و ڕیشە و مێژووی لە بیرکراوی کورد و کوردستان دەگەڕێتەوە. ڤیدیۆ کلیپی کینە ئەم